لە تەواوی جیهان خاکی کشتتوکاڵی لەژێر مەترسی لە ناوچووندایە و ئامارەکان دەری دەخەن مەترسیەکانی سەرخاکی کشتتوکاڵی کەم نەکرێتەوە تا ساڵی 2050 سەدا 90 خاک لەناو دەچێت. لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو داگیرکاری دەکرێتە سەر زەویە کشتتوکاڵیەکان پێشبینی کراوە تا چەند ساڵی دیکە زۆرینەی ڕوبەرە کشتتوکاڵیەکان بکرێن بە کارگە و یەکەی نیشتەجێبوون. بەداخەوەرم چەند ساڵی خیرابەوەی زۆربوونی پرۆژەکانی نیشتەجێبوون وای کردووە ڕێژێکی زیاتر لە خاک لە دەست بین و هەروەها دروستبوونی چەندین کارگەی جۆراوجۆر کە هەروای کردو نەک خاکەکەمان تەنها سروشتی شاخ و داخەکانمان لە دەست بین ینی ئێساوەی کە بینیم خەریکە شاخ و داخەکانیشمان کوشتوی سروشتێکی نامێنێت و ئەو ڤیو ئەو مەنزەرە و ئەو دیمەنە جوانانی کەوا هەیو بە شار و بەناوچەکانی بەخشیوە هەمووی بەهۆی پرۆژەی نیشتەجێبوون و بەهۆی کارگە و ئەوانە بەرەو لەناوچوونە کامەش هەمووی هۆکارەکەی کەوا ڕێسا و یاسایەکی تونند و ئەوە نییە کەوا ڕێگری بکات. بەهۆی بە بیابانبوون لە جیهان لە سەدا 87 گیان لەبەرانیش لە بەردەم مەترسی لە ناوچوونن. هەرچەندە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاکە بەڵام جیهان تا ئێستا دەستەوستانە بۆ پاراستنی خاک لە ناوچوون. ئەوەی کە زۆر مەترسیە ئەوەیە کە ئێمە ڕوبەڕووی بە بیابانبوونی خاک ئەبینەوە و تایبەتیش ئێمە لەم ساڵانەی دواییە ئێمە ڕوبەڕووی ئەو بە بیابانبوونە بوونێتەوە ئیش کە ئەبینین لە وەرزەکانە خۆڵبارینێکی زۆرە بینین ئەمەش مانای وایە بەشێکی زۆر لە خاکی خواروی عێراق و ئەمانە ڕوبەڕووی وشکە ساڵی و بە بیابانبوون و نەمانی ئەو هێز و پیت و بەرەکەتی خاکەکەیان بوونێتەوە. ئەمەش ئەکە ئەگەر خاک پیت و بەرەکەتی نەبێ و خاک ببێ بەلم ئەم جۆرە چینەی سەروی خاک لە ناو بچێ وردە وردە بەهای خۆراکی خاکیش نامێنێت. هۆکارەکەی ئەوەیە کە مادی ئەندامەکان لە ناو خاکە نەماون لە ڕێی ئەو خراپ بەکارهێنانی کشت و کاڵکردنی لە خاکەوەیە لە ڕێی ئەو هەموو دەست درێژیە کە ئەکرێتە سەر ژینگە هۆکارێکە بێ بۆ بەرزبوونی پلەکانی گەرما مەژوای کردووە سایکڵی هایدرۆلۆجی ئاوی و بارانبارین و ئەوانی تێگیاوە کەش و هەوا گۆڕانکاری بەسەراتوە. دووکەڵی ئۆتۆمبیل و پاشەڕۆی کارگەکان و مرۆڤ و کەمی ڕێژەی سەوزایی و لە ناوبردنی دارستانەکان هۆکارن بۆ بە بیابانبوون. یعنی جوتیاران ئەگەر ماوەی چەند ساڵێکی تر ئاوا بڕات یعنی بستێ خاک نامێنێتەوە کەس لە کوردستانە ژەهراوی نەبێت ئەمەش با بڵێن لەو زۆر ناوچانەی کە بەکارە هێندێت با بڵێن لە کاتی کێڵگەکانە وەکو دانەوێڵەیەکان وەکو گەنم و جۆ ساڵانە دەرمانێکی زۆر ئەکرێت و دەرمانی بژار و دەرمانی با بڵێن سەما دەکرێت دەبەکەی فڕێدرێت. زۆربوونی دیاردەی خۆڵبارینی چەند ساڵی ڕابردوو نیشانەکانی بە بیابانبوونی لە عێراق زیاتر کردووە. پێشبینیش کراوە تا چەند ساڵی ئایندا بە بیابانبوون تەنگ بە دانیشتوانی خواروی عێراق هەڵبچنێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.